ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنمەکەمان قسەکردن دەبێت لە سەردانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و شاندی یاوەری یاخود بڵین کۆبوونەوەی سەرۆکی حکوومەت و شاندی یاوەری لەگەڵ پەرلەمان و پەرلەمانتارانی کوردستان گفتوگۆ و ڕاوێن بابەتاکەین بە میوانداری کاک سەردەشت محەممەد کادری پێشکەوتووی پاردیموکراتی کوردستان. کاک سەردەشت خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس کاک سەردەشت زۆر جار لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەش گفتوگۆیەوە کرێکە سیستەمی پەرلەمانی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ پەرلەمان ئەرکەکانی پەرلەمان پەیوەندی نێوان پەرلەمان و حکوومەت هەرێمی کوردستان ئەمە گفتوگۆی ناوەندە سیاسیەکانە گفتوگۆی توێژەرانە گفتوگۆی میدیاکاران و ناوەندە میدیایەکانە پێمان خۆشە لەسەر ئەمڕۆ کە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بە پێشنیازی ئەنجومەنی وەزیران سەردانی پەرلەمانی کوردستانی کردووە جەلسەیەکی فراوان لە پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو بۆ گفتوگۆکردنی تیمی حکوومەت و تیمی پەرلەمان لەسەر ئێستای هەرێمی کوردستان لەسەر ڕووداوەکان لەسەر کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان لەسەر کۆی ئەو دۆخەی کە لە کوردستان و لە ناوچەکە گوزارێت. خوێندنەوەی کاک سەردەشت وەکو توێژەرێک لە بابەت وەکاوە و کادرێکی سیاسیش لە بابەتی سەردانی سەرۆکی حکوومەت کۆبوونەوەی سەرۆکی حکوومەت و پەرلەمانتاران چۆنە بینیان چۆن شرۆڤەیەکەیت؟ ئەوەی ئەمڕۆ لە خولی پایزەی پەرلەمانی کوردستان بینیمان لەسەر داوای بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور بارزانی کە بەپێی بڕگەی دوو لە مادەی 66 پەرلەمانی کوردستان لەسەر داوای جەنابیان چوونەتە پەرلەمان بۆ ئەوەی گفتوگۆ بکەن لەسەر 5 تەوەر لە پەرلەمانی کوردستان کە هەم ئەوەی کە لە نێوان حکوومەت و پەرلەمانەیە هەم حاڵەتێکی تەندروستە هەمەتوانرێ لە ڕێگەی حکوومەتەوە نوێنەرەکانی خەڵکی کوردستان و هەموو دانیشتوانی کوردستان تێبگەێنرێ کە حکوومەت شەفافانە و هەموو ئەو بەرنامەکارانی کە هەیە تێتوانێت لەگەڵ نوێنەرەکانیان ڕاستەوخۆ گفتوگۆی بکاوە بخاتە بەردیدی خەڵکو و هەموو خەڵک لە وردەکاری ئەو پێنجتەوەرەی کە بەڕێز سەرۆکی حکوومەت داڕشتە بوو هەر لە پرۆسەی چاکسازی و پرسی ڕوبەڕووبوونەوەی کرۆناوە بابەتی دارایی و موچە و هەر یەکێک لەو پێنجتەوەرەی کە باسی کردووە گفتوگۆ مناقەشەی لێوەکرا کە حاڵەتێکی زۆر تەندروستە هەم لەلایەن نوێنەرانی خەڵکی کوردستانەوە هەم خەڵکی کوردستان تێئەگەن لەو شەفافەتێک کە لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و هەتاکو ئێستا تاکە کابینەیە کە زۆرترین وەزیر و نوێنەرانیان چوو بێتە بەردەمی پەرلەمان بۆ گفتوگۆ مناقەشە. کاک سەردەژڵی ئەمە تا یەکێک لەو کابینانەی کە پەیوەندێکی باشی لەگەڵ پەرلەمان هەیە و ئەمڕۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و بە تیمێک چوونەوێ و جەلسەیەکی درێژمە و دارە ڕووی کاتەوە و سڕۆپەڕ لە بەشداری پەرلەمانتاران و پرسیارکردن و گفتوگۆیەکی شەفاف و کراوە و پەخشکردنی ڕاستەوخۆ لە ڕێگەی تیڤیەکانەوە هەموومانە بینەران و خەڵک و جەنابیشتان بینیتان سەرنجام کە ڕوویان نا بەڵام سەرباری ئەمە هێشتا بەشێک لەوانەی کە خۆیان پێ ڕەخنەگر و ناقد و ئۆپۆزیسیۆنە نەقدیەوەکەن کە حکوومەت لە ئاسی پێویستە مامەڵەی پەرلەمانی کوردستان ناکات. لە ڕاستیە مناقەشەکان ئەوانەی کە ئەمڕۆ بینیمان مناقەشەکان هەندێکیان یعنی بەدەرە لەوەی کە لە پێناو خزمەتی میلەتا بێ و زۆربەی مناقەشەکانی تر مناقەشەی پێویست بوون و ئەتوانرێ هەڵوێستەی لەسەر بکرێ بۆ ئەوەی کە حکوومەت ئەدای خۆی باشتر بکە و ئەوەی کە هەیە ڕوبەڕووی قەیران و بەرەنگار بێتوانێت لەگەڵ ئەزمە ئیداریەکان و ئەزمە مالیەکانە. لە ڕاستیە ئەوەی کە تموحی پەرلەمانە ئەبێ و تموحەبێت کە چاودێرێکی باش بێ بەسەر حکوومەتەوانێ و هەموو هەنگاوەکانی حکوومەت زەربی سفر نەکە بەڵکو ئەوەی ئەمڕۆ ئێمە بینیمان لە پەرلەمانی کوردستان تەنها باسی لایەنە زۆر خراپەکان کرا باسی ئەوە نەکرا کە لە هەرێمی کوردستان پرۆسەی کەرتی وزە کەرتی کارەبا بنمونە لە 20 بۆ 21 سعات لە ئێستا لە هەرێمی کوردستان و کارەبا ئەدرێ بە کەرکووک و بە مووسڵیش لە هەمان کاتە کە ئەمە پرۆسەیەکە بە ماوەی لە کابینە نوێ بە ماوەی چەند مانگێگەم پرۆسەیە چۆتە پێشەوانێ وەتوانراوە یەکێک لەو ئاریشە و گرفتانەی خەڵکی هەرێمی کوردستان کە پرسی کارەبا بۆ چارەسەر بکرێنی بە ئۆپۆسیۆن هەم لایەنە ئەوانە کە پێیان ئەوترێ ئۆپۆسیۆن لەسەر ساحەی سیاسی کوردستان ئێستا ئەبێ هەم لایەنە جوانەکە پیشان بن هەم لایەنە ناشرینەکەش پیشان بن لەبەرەوەی ناشرینەکەش
بتوانرێت چاک بکرێ و هاوتا بکرێ بەلایەنە باشەکە. کاک سەردەژێکێک لە تەورەکانی قسەکردن کە بە چڕۆپڕی لەسەری وەستان پرسی چاکسازیە لە هەرێمی کوردستان. خوێنەوەی بەڕێزت بۆ پرسی چاکسازی لە هەرێمی کوردستان چییە؟ بە تایبەت کە ڕەنگە زۆر جار بەشێک لە خەڵک یاخود بەشێک لە لایەنە سیاسەکان بە ئەجەندای خۆیان تانی چاکسازیەکەن لەوەی کە با هەنگاوی خێرا ناچێتە پێش. لە ڕاستیە ئەوەی کە ئێمە جۆبیستی بووین و ئەوەشی کە لە ئەرزی واقعی بینین و هەموو پرۆسە چاکسازیانەی کە لە دەرەوەی لە دنیاە کراوە هەتاکو ئێستا بە ئاسایەکی سەحری نەکراوە. چاکسازی کاتی پێویستە و پێویستە لە هەموو سێکتەر و لە هەموو ڕووەکانەوانەیە بە یەک ئاراستە چاکسازی بکرێت، بە تایبەت لە ڕووی ئەوەی کە لە حکومەتی هەرێمی کوردستان زۆر پێویستە، لە ڕووی چاکسازی دارایی و لە ڕووی چاکسازی کارجێڕێەوە کە ئێمە لە ڕاستیە ئیدارەدانێکی زۆر باشمان پێویستە لە هەرێمی کوردستان و چاکسازیەکمان پێویستە لە کەرتی دارایی هەم لە ڕووی موچەی بندیوار هەم لە ڕووی ئەوانەی چەند موچەیەکیان هەیە و هەم لە ڕووی سەرفی زۆر و داهاتی کەمەوانە کە ئەمە یەکسان بکرێت حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت بە پێی داهاتەکەی سەرف بکات. ئەمە بە یەکخستنەوەی خاڵە سنووریەکان و بە دانانی باج لەسەر کۆمپانیاکان ئەمە ئەتوانرێ ڕێخستنەوەی ئەم چاکسازیە لە ماوەی داهاتوە بەرەنجامی هەبێ، بەڵام وەک باسم کرد لە ماوەیەکی زۆر کەمە ئەم چاکسازیە ناتوانرێت بینێ، بەڵکو کاتی پێویستەوە چاکسازی هەنگاوەکانی خۆی جێبەجێکرێت. کاک سەردەش قسەی خەڵک بووە بۆ چوونی خەڵک و داخوازەکانی خەڵک زۆر جار بەشێک بەناو ئۆپۆزیسیۆن یان خەڵکانێکی پۆپۆلیست یا خەڵکانێکی بەژۆندی خواست بۆ بەژۆندی کەسی و حیزبی و ئایدۆلۆژی خۆیان بارودۆخی خەڵکە قۆزنەوە و بەتایبەت ئەو دۆخەدارایی کە ئێستا هەموو خەڵکی تایە و ناوچەکەش پیاگوزەرەکە خوێنەوەی جەنابەت چیە بۆی کە لە دوای ئەم دانیشتنەی پەرلەمانەوە حکوومەت جدێتێکی باشتری هەبێت لەوەی کە دۆخی دارایی خەڵک باشتر بکە؟ بەڕێز سەرۆکی حکوومەت باسی ئەوەی کرد کە نیەتێکی ویان هەیە خۆیان کەس لە خۆیان بە باشتر نازانن بۆ مەسایلی چاکسازی و هەم لە ڕووی ویژدانەوە هەم لە ڕووی ئاینەوە باسی کرد لە پەرلەمانی کوردستان. بە بڕوای من ئەو بەرنامەی کە بە سەرۆکی حکومەت یاخود بە ئەجندا و لیستی پارتی دیموکراتی کوردستان هەبوو لە کاتی بانگەشەوە هەتا ئێستا حزب ئۆپۆزیسیۆنەکان نەک پێیان پێنەبردەوە بەڵکو هەلێشی تێنەگەیشتون. کاتێککە ئەمان لە ڕووی پۆپۆلیزمەوە یاخود لە ڕووی جوڵانی هەستی شەقامەوانێ کار لەسەر بابەتێک ئەەکەن، یعنی ئەو بابەتە دروستە نییە کە لە پێناوی خەڵک و نەتەوە و میلەت و تاکە کاری لەسەر بکەن، بەڵکو لە پێناوی ئەجندای خۆیان و سواری شەپۆلی ناڕەزایە خەڵک ببن بۆ ئەوەی خۆیان بگەنە هەندێک مەرامی سیاسی خۆیان کە پێویستیانە. دەنا ئەوەی کە ئێستا سەرۆکی حکومەت هەنگاوی بۆ ئەنێت بیمەی تاکە، بیمەی تەندروستی تاکە. چەند ساڵە ئێمە ئۆپۆزیسیۆنە بینین لە هەرێمی کوردستان هەتاکو ئێستا باسی تەمین و بیمەی تاچی نەکردو، بیمەی تەندروستی نەکردو، بیمەی سیارەی نەکردو، کە لە ڕاستیە ئۆپۆزیسیۆن ئەبێ ئەجەندای وا بێ، یعنی لە پێناوی تاکە کار بکات. تاچێک کە بە هەزارەها ڕۆژ بە سەرما و گەرما کار ئەکا سیارەیەگە کڕێت 20,000 دۆلاری پێەیە. ئەگەر ئەم سیارێ بیمەیەکی نەبێت، تەمینێکی نەبێت، لە ماوەی یەک لەحزەیە بە تووشی ڕووداوێکی هاتوچۆ سیارەکەی وای لێت کە بای 1000 دۆلاری بمێنێتەوە یا هیچی نەمێنێتەوە. بەڵام حکومەتی هەرێمی کوردستان یاخود کەسێک کە نەخۆش ئەکەوێ پارەیەکی خەیاڵی تێچێت ئەبرێتە دەرەوەی وڵات. ئەگەر ئەمە لە هەرێمی کوردستان کاری لەسەر بکرێ ئەم بیمەیە یاخود ئەم تەمینەوەی کە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان باسێکە، بە تەسەوری من هەتاکو ئێستا هیچ حزبێکی ئۆپۆزیسیۆن نەیانتوانیوە پێی بەم هەنگاوانە بەرن کە پارتی دیموکراتی کوردستان یاخود سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە ئەجەندای کاریا هەیە و کاری بۆکە. کاک سەردەشت ئەوەی کە زۆر تەرکیزی بۆ کرێەوەی کە ڕێخستنەوەی ژیانی ئیداری لە هەرێمی کوردستان، ینی یەکخستنەوەی داهاتە ناوخۆیەکان، چاکسازی لە پرسی گومرگیە و شەفافیت لە پرسی نەوتی هەناردەکراوی حکوومەتی هەرێمی کوردستان و مامەڵەکردنی حکوومەت لەسەر داهاتی نەوت و ڕێخستنەوەی موچەخۆر و چاکسازیکردن لە کۆی سێکتەرەکانە. یعنی ئەم بابەتە بۆ خەڵک بۆ بابەتێکی حیاتی بە خوێندنەوەی تۆ ئەمڕۆ قسەکردن لەم بابەتە تا چەند جێگەی دڵخۆشی بۆ خەڵک بە تایبەتی خەڵک چاوەڕوانێکی هەیە لەوەی کە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی دروشم و بەڵێنەکانی خۆی و بە پێی ئەوە جندایی کە زۆر جار خوێندوێتەوە و بۆ خەڵکی بەیان کردووە
تا چەندەوە خوێنیتەوە لە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستانە کە لە ماوەکانی داهاتووە بە هەنگاوی خێرا پرسی چاکسازی و پاکسازی و باشترکردنی ئیدارە و بە تایبەتیش موچە کە بۆ بەشێ لە خەڵک بۆ بە هەموو خەمی سەرەکی ینی لەم دانیشتنیاوەت خوێندەوە کە حکوومەت جدی بێ لە باشترکردنی ژیانی هاوڵاتی بە دڵنیایەوە بابەتێکی اقتصادی یاخود بابەتێکی ئابووری کە کاری لەسەرەکرێ ئامانج لەوەیە کە داهات زیاب بکەی سەرفکەم بکەیتەوانێ لێرەیە هەموو ئەو پرۆسانی کارکردن ئەو پرۆسسانی کارکردن کە خاڵە سنوورەکان هەبوو یاخود لە نەبوونی باج لە هاوڵاتیان لە کۆمپانیاکان یاخود لە قاچاقچێتی کە لەسەر سنوورەکان کراوە هەمووی بووەتە هۆی ئەوەی کە پارەیەکی زۆر نەیەتە خەزانەی حکوومەتە و بە هەدەر بڕوە لە ڕاستیە ئەم هەنگاوانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەنە دڵخۆشکەر ئەبن لە داهاتووە وای لێ کە داهاتی حکوومەت لە ڕووی اقتصادیەوە بەرز ببێتەوانێ لەبەرەوەی کە ئێمە بتوانین بەرامبەر بەم داهاتە هەم بژێوی خەڵک دابین بکەین بە باشی لە هەرێمی کوردستان و هەم بتوانین ژێرخان و سەرخانی ئابووری هەرێمی کوردستان و باشکردنی خزمەتگوزاری و خزمەتگوزاری شەقام و ڕێگەوبان بۆ خەڵک جارێکتر فەراهەم بکرێتەوانێ لە هەرێمی کوردستان زۆر دڵخۆشکەرە بەڕاستی ئەم هەنگاوانە و بە درێژایی ماوەی کابینەی نۆ لەم ساڵدا کە ساڵێک و ماوەی مانگێکە بێت تەمەنی کابینەکە هەنگاوی زۆر باشی ناوە و بە دڵخۆشیێوانێ ئەجەندای کار و نیەت و تەموحی کابینەکە لە تۆپایە بەڵام بەداخەوانە ئێمە ئەگەر بڵێن هەم ئەوەی کە ڕوبەڕوومان بۆ لە دابەزینی نرخی نەوت لە عێراق و لە عالەمە و هەموو ئەو پەتایی کۆرۆنایی کە ڕووی کردە ئێمە و جیهان ئەمانە نەتوانرا کە ماوەی ئەم ساڵە لە جێگەی دمۆحی خەڵک بین بەڵام پشتیوان بەخواتێ ئەپەڕێ ئەم ناخۆشیانە و هەنگاوەکانی داهاتوو کاریگەری باشان ئەبێت لەسەر اقتصادی هەرێمی کوردستان و بژێوی و قوتی خەڵک کاک سەردەشت باسی ئەوت کرد کە کۆرۆنا ڕێگر بۆ لەوەی کە حکوومەت بەشێکی گەوری کارنامەکەی جێبەجێ بکە خوێندنەوەچیە بۆ هەنگاویان شێوازی مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی لەگەڵ پرسی کۆرۆنایە ینی لەگەڵ دەستپێکی ئەم حکوومەتەیە کۆرۆنا ڕووی لە دنیا کرد و هەرێمی کوردستانیش بەشێک لەم دنیای و بەشێک لە ناوچەکە و تا ڕادەیەکیش زەربەی کۆرۆنا لە وڵاتانی ڕۆژهەڵات و لە وڵاتانی وەکو عێراق و سووریا و هەندێک لە وڵاتانی ناوچەکە کاریگەری کۆرۆنا زیاتر بوو خوێندنەوەی تۆ بۆ بەرەنگاربوونەوەی حکوومەت لە پرسی کۆرۆنادا چی؟ لە ڕاستیدا هەم کەرتی تەندروستی و هەم هێزەکانی ناوخۆ لە سەرەتای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا توانیان شێرگیرانە زۆر بە باشی ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە ببنەوانە کە پەتایەکی جیهانیە و هەموو جیهانە ناڵێنە بەدەستێوانێ لە سەرەتادا زۆر بە باشی کۆنتترۆلی بابەتەکە کرا دواتر بە هەموو هەنگاو ئاراستەکانی حکومە دوا بوو کە هەم بژێوی خەڵک هەم بژێوی دانیشتوان ناتوانرێ ئەمەنە لە ماڵەکانیان بمێننەوانێت کە خەڵک پێویستی بە کار و بە هەلیکار هەیە بچنەوە سەر کارەکانیان وا بوو کە هەنگاوەکان بە جۆرێکی تر وە بە هەنگاوی ڕۆژانە مامەڵە لەگەڵیان بکرێ بەڵام کەرتی تەندروستی درێغی نەکردەوە کەرتەکانی تر بە ئەم هاوکاری کەرتی تەندروستی بوون پشتیوان بەخوا ئەم پەتایەتی ئەپەڕێت و هەنگاوەکانی دوای ئەمە لە ڕووی اقتصادێوانێ ئەوەی کە ئێمە جیرۆدە بووین لە ڕاستیە پەتایەکی جیهانی بوو وای کرد کە نرخی نەوت داببەزێ یەکێک بوو لە هۆکارە سەرەکیەکانی لەبەرەوەی بازاری پیشەسازی لە جیهان و لە چین و لە وڵاتانی ترە و بازارانەی کە بابەتی جیۆکۆنۆمیک و نەوتی تیاساغە بێتەوانێ ئەم بازارانە لەگەڵ وەستانی بەرهەمەکانیان یاخود دابەزینی بەرهەمەکانیان و کەمکردنەوەی کاریان وای کرد کە نرخی نەوت داببەزێ و یەکێکتر لە کاریگەرەکانی دابەزینی نرخی نەوت ڕێکخراوی ئۆپیک و ئەندامانی ڕێکخراوی ئۆپیک بوون ئەوەی کە باسم کردم پەتای وای کرد کە نرخی نەوت دابەزێ لە کاتێکە ئێمە سەرچاوی سەرەکی داهاتمان لە عێراقدا کە ئێمە لە سنووری عێراقا وەکو هەرێمێکی فیدراڵی لە ڕووی دەستوریەوانێ لە 90 بۆ 95 داهاتی عێراق لەسەر نەوتە ئێمە نرخی نەوتمان دابەزی لە هەمان کاتە ئێمە سەرچاوێکی تریوامان نەبوو کە بتوانین وەکو کشتتوکاڵ یاخود پیشەسازی یاخود سەرچاوێکی زۆر باش کە بتوانین داهاتێکی باشمان لێ هەبێ زۆر تەرکیز نەکەینە سەرنەوت ئەو هەنگاوانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ لە پەرلەمانیش دووپات کرایەوانێ
باشترکردنی کەرتی کشتتوکاڵ و کەرتی پیشەسازی کە شان بەشانی نەوت کە نەوتیش گرنگە لە ئێستاداوە لە هەموو کاتێکە کە شان بەشانی ئەمە بتوانین ئێمە ئابووری خۆمانی پێ بەهێز بکەین چکە بەڕاستی نەوت سەرچاوەیەکی سروشتی گرنگە بەڵام بۆ مدەیەکی زەمەنیە نەوت یعنی ئەگەری نەمانی هەیە لە ژێر زەویشە ئەو بەپێی زانست و بەپێی هەموو پێودانگە زانستیەکان ئێمە پێویستە کە پەنابەرینە بەر کشتتوکاڵ ئەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمان باسکرا گرنگی پێدرا پەنابەرینە بەر کەرتی پیشەسازی و هەلی کار لەم ڕێگانەی ترەوە زۆرکردنی داهات لەم ڕێگانەی ترەوانە دەستەبەر بکەین. کاک سەردەشت بەشێکی تری دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان قسەکردن بوو لە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند یعنی کێشە یا گرێکگوێرەی بینی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق زۆر جار ینی خەڵکانی قسەی جیاوازیان هەیە لەسەری و ئەوەی جێگەی نیگەرانی بۆ خەڵکی شەوەیە کە هەندێک جار بەشێ لەم حیزبانە با ئایدۆلۆژیای تایبەتی خۆیان بە مەهامێکی تا ڕادێکی زۆر پۆخەڵ کار بۆ ئەوکەن کە بڵێن لە پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندی عێراقا هەرێمی کوردستان کەم تەرخەمە خوێندنەوەی تۆ یان ئەوەی کە ئەمڕۆ لە قسەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و تیمەکەی تێگەیشتیت حکوومەتی هەرێمی کوردستان تاوانبارە بۆی کە کەم تەرخەم بێت لە مامەڵەکردن لەگەڵ عێراق و مەهامی نەبێت یان بەتەنگەوە نەبێت کە کێشەکان لەگەڵ وەخدای چارەسەر نەکرێن. یەکەم هەنگاوی دەستپێکردنەوەی کابینەینەوە بەکارەکانی سەفەرکردن بوو بەرەو بەغا و ڕێکەوتن و دانیشتن بوو لەگەڵ ناوەندی عێراقدا کە لە ڕووی دەستوریەوانێ باسمان کرد حکوومەتی هەرێمی کوردستان سەر بە ناوەندی فیدراڵی بەغدایە. یەکەم هەنگاویان بە ڕێکەوتن بوو بۆ ئەوێ و لەسەر ئەو چەمکانەی کە لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە بتوانن بکەونە ڕێکەوتن. خۆشبەختانە ئەنجامی باشی هەبوو و توانرا لەسەر چەند سیغەیەک ڕێ بکەون بەڵام حکوومەتی عێراقی بۆ خۆی کەوتە قەیرانێکی دارایی زۆر خراپۆ کە ئێستا بۆ خۆی ماوەی 40 ڕۆژ زیاترە نەیتوانیوە موچەی فەرمانبەرانی خۆی دابین بکە و حکوومەتی عێراقی قەرزارە ئەوەشمان بیر نەچێ کاتێک کە نرخی نەوت بەرزە بێتە حکوومەتی عێراقی داوای نەوتمان لێکا و ئەوێ کۆنتترۆلی بیرە نەوتەکان بکاتەوانێت لە هەرێمی کوردستان بەڵام بەرامبەر بەوە پێویستە مستحقات و ئەو بودجەی هەرێمی کوردستان دابین بکا کە لە سەتا حەڤەیە بۆ هەرێمی کوردستان لە کاتێکا کە نرخی نەوتدا ئەبەزێتەوە ئەوان لە ڕێکەوتنام و کۆنتراکتەکان پەشیمانە بنەوە یاخود لێ ئەچنە دووانێ و هەڵناسن بە واژووکردنی ئیشەکەیان یاخود بە جێبەجێکردنی ئەو عەقدانەی کە لەگەڵ هەرێمی کوردستان واژویان کردووە. بەڕاستی حکوومەتی عێراقی نیەتی یعنی ئەگەر بڵێن بە درێژایی مێژوو لەگەڵ کورد هەر بەو جۆرە بووە کە حکوومەتی سەردەست و ژێردەست یعنی بەو شێوەی پەیڕەوی کارەکانی بکات. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە چەند ساڵێکە لەلایەن خەڵکێکە باسیەوە ئابووری سربەخۆ ئەکرێ و تانەی لێ ئەدرێ گوایان ئابووریە زەرەری هەبوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بە تەسەوری من لێرە بەدواوە ئەبێ خەڵکێک لەوە تێبگا کە ئابووری سربەخۆ کە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی بۆ ئەنا چه کاریگەرێکی هەبوو بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئیدارەی ئەزمەی پێبین یاخود بتوانین ئەو قەیرانانەی ڕوبەڕووی بووینەتەوە لە هەرێمی کوردستانە بتوانین چۆن قەیرانەکان تێبپەڕێنین کە حکوومەتێکین مەودای کارکردنمان لە 30 ساڵایە بەڵام قەیرانی زۆر گەورە ڕوبەڕوومان بۆتەوانێ هەر لە قەیرانی شەڕی داعش لە قەیرانی کۆرۆنا لە قەیرانی ئەو هەموو ئاوارەی ڕووی کردە هەرێمی کوردستان تەنانەت حکوومەتی ناوەندیش نەیتوانی هاوکارمان بێت لە خزمەتکردن و لە بەخێوکردنی ئاوارەکان و شوێنی نیشتەجێبوون و دابینکردنی خزمەتگوزاری بۆیان حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای ئەو هەموو قەیرانە توانی 2 ملیۆن ئاوارە بەخێو بکات لە هەرێمی کوردستان. ئەمانە وای کردووە کە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بە دیار بێت یعنی ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بەڕوونی ئەیزانێوم ڕۆژئاماژەی پێدرا لە پەرلەمان کە وەزیری دارایی باسیەوەی کرد چەندین جاروتومانە 250,000 بەرمیل بۆ خۆتان نەخێر بیرە نەوتەکان خۆتان کۆنتترۆلی بکەن دەواازە سنوورەکان بکەن بەڵام مافی دەستوری حکوومەتی هەرێمی کوردستان دابین بکەن بۆ خەڵکی هەرێمی کوردستان. لە ڕاستیە ئەوەی ئەیبینین یەکەم نیەتی حکوومەتی عێراقی و عەرەب بەرامبەر بە کورد و بە هەرێمی کوردستان نیەتێکی زۆر باش نییە لە باشترین حاڵەتە کە ساڵی 2013 یاخود بڵێن ساڵی 2003 بۆ 2013 کە سەردەمی زێڕینی پارە بووە لە عێراقدا یاخود سەردەمی زێڕینی اقتصادی و ئابووری بۆ لە عێراقا
حکومەتی هەرێمی کوردستان لەو زەمانەشدا بە پێی هەموو سەرچاوەکان لە 12 مافی هەرێمی کوردستانی ناردووە نەک لە 17 کە مافی خۆیەتی و زۆر جار لە بابەتی خۆراک و لە بابەتی دەرمان و لە بابەتە سیادیەکانە یعنی هاوکاری حکومەتی هەرێمی کوردستان نەبووە بە شێوەیەکی باش دەنا ئێستا هەزارەها سەد و ژێرخانی ئابووری و سەرخانی ئابووریمان لەسەر بودجەی سیادی ئەبووە لە ئێستا باشتر بووە کە لەلایەن حکومەتی عێراقیەوە بوو دابین بکرێ. خاڵی یەکەمیانەوەیە کە نیەتێکی باش نەبوو هەتاکو ئێستا خاڵی دووهەمەوەیە کە حکومەتی عێراقی بۆ خۆی قەرزارە و حکومەتی عێراقی بەردەوام لە هەوڵێوەیە قەرزی زیاتر بکات چ ڕۆژە موچەی فەرمانبەرانی خۆی پێدابین نەکراوە کەواتە ئێستا لە بارێکی اقتصادی خراپە ئەویش کاک سەردەشت بەڵام ئەمە لە وەختێکە بەشێک لە ڕۆژنامە نووسەکان بەشێک لە میدیایی بەناو سێبەر و ئەهلی و بەشێک لە حیزبی پۆپۆلیست کاربووەکەن کە خەڵکی لەسەر ئاسی ڕای گشتیوا تێبگەێنن کە ئەو هەرێمی کوردستانە کەم تەرخەمە بەرامبەر بەغدا ئەو هەرێمی کوردستانە پارەی نەوت نانێرێتەوە بەغدا ئەو هەرێمی کوردستانە شەفاف نییە لە خستنە ڕووی داهات و دارایەکەی یعنی ئەم لای گیرێ بۆچی لە حکوومەتی عێراقی لە وەختێکە بەشێک لەو بەناو نوێنەرانە ئەنجومەن نوێنەرانی عێراق و لەسەر پشکی کورد دەنگیان هێناوە و وا بڕیارە ئەوانە بچن بەرگری لە خەڵکی کوردستان بکەن بەڵام زۆرجار لە سەنگەری بەغداوە دژی هەرێمی کوردستان و ئەزمونونەکە و هەولێر ڕاوەستنەوە. ئەگەر بڵێم ئەو وەڵامە ئەمڕۆ لە کۆبنەوەی پەرلەمان پڕ بە پێستی خۆی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان وەڵامی ئەو چەند کەسەی یایەوە کە لە بەغداوە قسە لەسەر بودجەی هەرێمی کوردستانەکەن کە ئەوان هیچ لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و ئەوان ئەبوو نوێنەری دانیشتوانی هەرێمی کوردستان بوونە لە بەغا ئەبوو ئەوان شەڕیان لەسەر مافە دەستوری یاسایەکانی خەڵکی هەرێمی کوردستان کردا لە بەغا بەڵام بە پێچەوانەوە ئەوان کەوتونەتە ژێر هەیمەنەیەکە و لە بەغا کە شەڕ بۆ گیرفانی خۆیانەکەن بەداخەوە تەنها ئەویان لێ چاوەڕوان ئەکرێ دەنا پێچەوانەی ئەوانیش کۆمەڵە گەندامی پەرلەمانمان هەیە لە بەغا کە ئەتوانن زۆر بە شێلگیرانە شەڕی مافی دەستوری و یاسایی خۆیان بکەن ئەوانەی کە بەداخەوانێت دەورێکی زۆر خراپە بینن چەند کەسەیەکن کە بە پەنجەی دەستە بژێردرێن و دەورێکی زۆر خراپیان هەیە لەوەی کە چەندین جار لەگەڵ حکومەتی عێراقی سەرانی حکومەتی عێراقی قسەیان کردووە کە حکومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی داهاتی هەیە خاڵی سنووری هەیە بۆچی ئێمە بودجەیان بۆ بنێرین ئەمە کاریگەریەکی خراپی هەبوو لە ڕاستیان ڕۆژێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانەوە وەڵامی ئەو چەند کەسەی یایەوانێکە بەڕاستی ئەگەر کەسەکانیش ناویان نەهێنین بۆ خۆیان شوێنپێکانیان دیارن و خەڵک زۆر باشیان ناسێ. کاک سەردەشت ئەگەڕێمەوە بۆ دەستپێکی بەرنامەکەمان ئەم دانیشتنەی پەرلەمانی کوردستان دانیشتنێکی شەفاف بوو ئەکرێت ڕوئیایەکی وازەحی لای هاوڵاتی دروست کرد بێ کە ئەگەر جۆرێک لە نیگەرانی ئەگەر جۆرێک لە قەلەقی ئەگەر سەختی ژیانی ئابووری ئەمڕۆ تەنگی بە هاوڵاتی هەڵچنی بێت ئەم قسانە بای ئەوە بن کە خەڵک هیوای هەبێ بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕژدە لە جێبەجێکردنی بەڵێنەکانی لە ڕاستیاوەی ئەمڕۆ ئاماژەی پێدرا حکوومەتی هەرێمی کوردستان 28 ملیار بنزیکەی قەرزارە و ئەم 28 ملیارە ئێمە ئەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی کابینەی نوێ ئاماژەی پێدرا کە هیچ قەرزێکی نەکردو قەرزی کەڵەکە بوو یاخود التیزاماتی پێشووە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو پێدانگە ئابوووریەکان ئێمە ئاگادارین کە قەیرانی دارایی هەیە لە هەرێمی کوردستان و قەیرانی دارایی بۆتە هۆی دروستبوونی قەیرانی ئابووریش لە هەرێمی کوردستان قەیرانە دارایەکە ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخی شتومەک لە بازاڕاوە بەهۆی خەرجکردنی زیاتری حکومەت لەو داهاتەی کە هەیەی قەیرانی دارایی ئەگەر بڵێن زۆر جار بەهۆی کێشەی سیاسی و ڕوئیا وەکوی ئێرە و بەغا ئەو کێشەی کە هەیە لەگەڵ ناوەندا زۆر جار بەهۆی داوەزینی نرخی ئەو شتومەکە سەرەکیی کە تۆ داهاتی وڵاتی پێدابینەکەی کە ئێمە لە کوردستان و عێراق ئەمانە بابەتی سەرچاوی سامانی سروشتیە کەنەوتە ئەم خاڵە سەرەکیانەی کە بۆتە هۆی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان و لە عێراقا ئەمڕۆ یەک بە یەک ئەم خاڵانە و فاکتەرەکانی دروستبوونی ئەم خاڵانە قسەی لەسەر کراوە ئەگەر ئەم خاڵانە چارەسەر بکرێ وەکو ئەوەی هەنگاوی چارەسەر و ئیدارەی ئەم قەیرانە بدرێ لێرەوانە من بە خەڵکی هەرێمی کوردستان ئەڵم کە پێویستە ئێمە زۆر دڵخۆش بوون بۆی بتوانین ئەم قەیرانە تێبپەڕێنین کەواتە چارەسەری قەیرانی دارایی ئەوەیە کە ڕوبەڕووبوونەوەیەتی و کۆنتترۆلکردنی نرخی بازارە و
سەرچاوی داهات زیادکردنەوە داهاتی حکومت زیادکردنە و خەرجەکان کەمکردنەوەیە لە کاتێکە کە ئەمە بە پرۆسی چاکسازی ئەکرێەوە بە پرۆسی چاکردنی داهات و بژێوی خەڵک و بازار و هەموو ئەو فاکتەر و هۆکارانە بۆ کە ئیمڕۆ لە کۆبوونەوەی پەرلەمان قسەی لەسەر کراوە جێگەی ئومێدە جێگەی دڵخۆشیە بەو هیواین بە هەر هەمومان دامی حکومەتی هەرێمی کوردستان بکەین هاوکار و هەماهەنگ و پشتیوان بین و بە تاک و بە ئەحزابەکان بە حزبی دەسەڵاتەوە بە حزبەکانی ئۆپۆسیۆن بتوانین بە هەمومان لە خزمەتی حکومەتی هەرێمی کوردستانە کار بکەین بۆ ئەوی بتوانین ئەم قەیرانە تێپەڕێنین و بە هیوان پشتیوان بەخوا تێپەڕێت. کاک سەردەژ محەممەد کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەمان. زۆر سپاس کاکە سەربەست زۆر سپاس بۆ ئازیزان هاتینە کۆتایی بەرنامەکەمان بەخواتان ئەسپەرین و خواتان لەگەڵ بێت.